کە ساڵانە مانگی ڕەمەزان دێت کەسانی خێرخواست کە ویستی هاوکاریکردنی هاوڵاتیانیان هەیە و دەیانەوێت لەم مانگەدا ئاسوودەیی ویژدان و ئیمانیان تێکەڵی یەکتر بکەن دێنە پێشەوە و هەریەکەو بە شێوازی خۆی کارە خێرخوازیەکەی ئەنجامەدات. لە قەزای هەریر ماوەی 3 ساڵە دوو هاوسەر لە هەموو ڕەمەزانێکدا هەموو ڕۆژێک خواردنی بەربانگ بۆ 150 کەسی هەژار و دەستکورد ئامادە ئەکەن و بڕیاریشان داوە تا لە ژیاندا مابن ئەو کارە بەردەوام ئەکەن. هەر لە قەزای هەریر سندوقێکی هاوکاری کۆکردنەوە بۆ گەنجێک دانراوە چونکە پێویستی بە 3 نەشتەرگەری هەیە کە لە یەک کاتدا ئەنجام بدرێن، ئەویش بەهۆی ئەوەی لە خێزانێکی دەستکورد تا دەرەقەتی پارەی ئەو هەموو نەشتەرگەریە نایەت. لە سلێمانیش چێشتلێنەرێک چێشتخانەکەی داخستووە و کارەکانی لەم مانگەدا تەنیا دابینکردنی خواردنە بۆ کەسانی کەم دەرامەت و پێویستەکان. خاوەنەکەی کە ناوی ڕامیار جەمیلە بە 1964 وت بە پێی پلانەکەی دایناوە یەکەم جار بە شەناوخۆیەکانی خوێندکاران بەسەرەکاتەوە خواردنیان بۆ دابین ئەکات چونکە ئەڵێت خوێندکاران لە ڕەمەزاندا دوورن لە سفرەی خێزانەکانیان.